مامۆسایان داوا لە هاوڵاتیان دەکەن لە ماڵەکانیان بمێننەوە. سەرچاوە پزیشکەکانیش دەڵێن گرنتی توش نەبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تێکەڵ نەبوون و مانەوەیان لە ماڵەکان و جەنجاڵی دروست نەکردنە. دیارە سەرکەوتنی ئەم پرۆسەی و ئەم هەڵمەتەی بابڵی خۆپارێزیەم پێم وایە مانەوەمان لە ماڵەوە زەمانەتی ئەمەی کردووە بەو پێی کە لەخوا بەزیابێ سوپاس بۆخوا کە دۆخی خراپی قورسی ئەم ڤایرۆس و ئەم پەتایە خەریکە ئەڕەوێتەوە. باشترین چارەسەر ئەوەیە کە بمێنینەوە لە ماڵەوە و جێبەجێکردنی ڕێنمایەکان باشترین زامنە بۆ چارەسەری خۆشەویستان و ئازیزانتان. ئەو ئەزمونانەی تومار کراون سەبارەت بە کەمبوونەوەی حاڵەتەکانی توشنەبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتان زیاترینیان بەهێزکردنی کۆئەندامی بەرگری و پاک و خاوێنی و زۆرتری نیشان شۆردنی دەستەکانە لە ماوەی 20 بۆ 30 چرکە و دووبارەکردنەوەیەتی. ئامۆژگاری من بە تایبەتی بۆ قوتابیان و خوێندکاران بۆ خەنەوادەی قوتابیان و خوێندکاران ئەوەیە ئەتاک و بۆیانێک لە ماڵەکانیان مێنەوە بۆ ئەوەی ئەم پەتایە بە تەواوەتی بڕێوەتەوانێ و ئێمەش هەمومان بە تەندروستی لێ بێنە دەرەوە. پێویستە بەرگری لەشمان بەرزکەینەوانێ بە گوێگرتن لە مۆسیقا و ئەنجامدانی وەرزش و یۆگا. کۆرۆنا پەتای سەردەم بە بەڵای ناگەهانیش وەسف دەکرێت. شارەزایان دەڵێن دەکرێت مرۆڤ خۆی لێ بپارێزێت بەڕە چاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان و مانەوە لە ماڵەوە. بەسمانەوە بەکرگەلی کوردستان. سلێمان.